سڵاتان نەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی هەولێر. خۆشحاڵ دەبین لاڵقەی شتری بەرنامەی ئەزموونی پۆل لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەکەینەوە. بەڕێزانم، ئەم ئەڵقەی ئەزموونی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئیدریس محەممەد ڕاهێنەری پەروەردەیە قسە لەسەر پرۆگرامەکانی پەروەردەی ئیسلامی و کاریگەری لەسەر ڕەوشی منداڵان دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵە جوانەکەتان. سپاس بۆ زەناویشت. زۆر سپاس. مامۆستا گیان، وەک ئاماژەم پێکرد باسکردن لە پرۆگرام و منهەجی خوێندن. ئێمە ئەگەر لە خشتی وانەکانی هەر قوتابخانەیە گوربینەوە دەبینین کۆمەڵێک وانەی تایبەت کراون بە ئاین. ڕاستە خۆش نووسراوە پەروەردەی ئیسلامی. پێدوانیە ئەو ناونیشانە دەبایە جیاوازتر بە ئاینەکانی تری لە خۆگر بە یاخود تەواو ئێمە مادام کۆمەلگایەکی زۆرینەی هەرە زۆری موسڵمانین پێویستە وانەکە ڕاستەخۆ پەروەردەکردن بێ لەسەر بنچینەکانی یاساکانی ئیسلام. بڵێ، بە ناوی خوای گەورە و میهرەبان، درود و سەلام بۆ سەر گیانی پاکی خۆشەویستی هەموو لایەکمان پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێت. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست بە تایبەتی لە مامۆستایان و قوتابیانی خۆشەویست و ئازیزمان دەکەم. هیواخوازم ئەو مانگە ڕەمەزانە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. طبعاً پرۆگرامەکانی خوێندن بە گشتی ئەگەر ئێمە وەکو مامۆستا هەرچی چەندێک تێبینیمان لەسەری هەبێت، پێویستە تێبینی سەرەکیمان بخێنە سەر بابەتی یاخودوانەی ئاین. ئاین لە هەموو نەتەوەکانە هەیە. خوای گەورە بۆ هەموو نەتەوەیەک ئاینێکی ناردووە و بۆ هەر هەمووشیان پێغەمبەرێکی ناردووە. طبعاً ئەوەی کە پێویستە بزانرێت ئەوەیە کە ئاینەکان هیچی جیاوازی نییە. هەموو ئاینەکان ئاینی ئیسلامە، هەر لە ئادەمەوە کە هاتووە هەتاوکو دەگاتە خاتەم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم. بۆیە ئاینەکان هەمووی ئیسلامەواتە تەسلیم بوونە بە بەرنامەیەک کە بەرنامەکە خوای گەورە بۆ مرۆڤایەتی داناوە و بە پەسەندی زاناوە. بەڵام تەشریعەکەی جیاوازە، یعنی تەشریعی ئاینێک بۆ ئاینێکی تر جیاوازی تێکەوتووە، بەڵام کۆتایی پێهاتووە بە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئیترەوە هەموو ئاینەکانی دریشی لەناو خۆیان کۆ کردوتەوە. لەناو پرۆگرامی خوێندنە لە قۆناغی بنەڕەتی و قۆناغی ئامادەیی کە ئەمە دوو قۆناغەمانەیە لە سلکی وەزارەتی پەروەردە، بابەتێکمانەیە بە ناوی پەروەردەی ئیسلامی. ئەمە بۆ ئەوانەی کە موسڵمانن کە زۆرینەی خەڵکی کوردستان دەتوانم بڵێن بە ڕێژەی لە 95 زیاتر خەڵکی ئەم وڵاتە موسڵمانن، مافی خۆیانە کە بابەتێکیان هەبێت، وانێکیان هەبێت بە ناوی پەروەردەی ئیسلامی، چونکە ئیتر تەواو ئاینەکەی خۆیان ئەبێ تعبیر لێ بکەن و ئەبێ دیاسەشی بکەن و ئەبێ لێشی بزان و شارەزایشی تێدا پەیدا بکەن. بەڵام ئەم مافە لە کوردستان تەنها بە موسڵمانان نەدراوە، بەڵکو بە ئاینەکانی تریش دراوە و ڕێگەیان پێدراوە کە لە ناو پرۆسەی خوێندنە ئاینەکانی خۆیان ممارەسە بکەن و بیخوێنن. و لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش یاخود کاروباری ئیسلامیش لەوێش بەڕێوەبەرایەتی تایبەت بە خۆیان هەیە و یارمەتی دەرێکی باشن بۆی کە ئەوانیش ممارەسەی ئاینەکەی خۆیان بکەن. ئەمە نیشانی پێکەوە ژیانیە. بۆیە لە پرۆسەی خوێندنە ئەگەر بابەتێکمان هەبێ بە ناوی پەروەردەی ئیسلامی، مافێکی سەرەتایی هەموو نەتەوەیەکە بە تایبەتی میلەتی کوردی موسڵمان کە وەکوتم زۆرینەکەی موسڵمانە و ئاسایش ئەگەر بە ناوی پەروەردەی ئیسلامیەوە بێت. مامۆستای دووست، کەواتە لە هەموو ئەو ناوەندانێک کە زۆرینەی هەر زۆری بەنمونە ئاینێکی ترن، خوێندنی پەروەردەی ئاینی خۆیانە، بەنمونە ئاینی مەسیحی یاخود ئاینی ئێزیدی. بەڵێ، بێگومان ئەوان بەشێکی زۆریان هەیەنەوە، بەشێکی زۆریشان دەشی خوێنن، بە تایبەتی لەو شوێنانەی کە بەڕێوەبەرایەتێکی تایبەت بە خۆیان هەیە. بەڵام لە ئەو کاتانەی کە بڵین قوتابیەکی یەزیدی دەکەوێتە ناو قوتابخانەی کە قوتابخانەکە بڵین لە 99 موسڵمانە، مامۆستایەک باوەڕ ناکەم تایبەت کرابێت بۆ قوتابیەکە دەرسی ئاینەکەی خۆی پێبودرێتەوە، بەڵام ئازاد کراوە لەوەی کە لەو ئاینەدا لە وانێدا دا ئەنیشە یاخود دانانیشێ. ئەمەش یەکێکە لە جوانیەکانی
سیمای خەڵکی کوردستان و مسلمانانی هەرێمی کوردستان و دیاردەیەکیشە لە دیاردە دیموکراتیەکانی کە خۆیان و ئێمەش باوەڕمان پێمان هەیە. بێگومان مامۆستا ئاین بۆ کەسێکی بەتەمان کەسێکی لە قۆناغی هەرزەکاری دەرەچێت لەوانەیە زیاتر بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان و تێگەیشتون و بڕێ و سووری ئیشوکارەکان و ینی ئەوەی کە لە ژیاندا پێویستێتی، بەڵام بۆ منداڵێک خۆی لە خۆیدا ئاین بۆ دروستکردنی کەسایەتێتی بۆ ئەوەی کەسایەتێک لەو منداڵەدا دروستکرێت کە هەم کەسایەتێکی خێرخواست، هەم کەسایەتێکی پاک، هەم کەسایەتێک کە خۆشەویستی بۆ دەوروبەرەکەی هەبێ، هەم بۆ ئاینەکەشی هەبێ. لە پرۆگرامەکانی خوێندندا بە هەمان شێوە داڕشتنی بابەتەکان و پرۆگرامەکە وابیری لێکراوەتەوە کە ئێمە کەسایەتێکی تەندروست بۆ منداڵێکی کورد دروست بکەین کە خۆشەویستی هەبێ بۆ ئاینەکانی تریش، خۆشەویستی هەبێ بۆ دەوروبەرەکەی، یاخود ئینسانیانە و مرۆڤانە بیر بکاتەوە، یان تەنها لە چوارچێوەی ئەو دابوونەریتەی کە ئێمە لە کوردەواری هەمانە بەرامبەر ئاین و بەرامبەر پیرۆزیەکان. خۆی وەکوەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ڕاستە هەندێک جار ئێمە لە تەمەنێکی گەورەتر ئاین وەرەگرین بەوەی کە کۆمەڵێک هەڵەمان لە ڕابردووە کردووە، یاخود لە تەمەنی گەنجێتی یاخود لە تەمەنی هەرزەکارێتی لەو کاتەوەی کە ئیتر ئاین وەکو پرۆژە دەبێتە دیسپلینێکەوە بێت لە ناو خۆمانە بەرجەستەی بکەین، دەکرێت بۆ ڕاستکردنەوەی هەڵێکی خۆمان بێ و دان بە ئەو هەڵانە بنین کە لە گەنجێتیە کردومانە لێرە دووباری نەکەینەوە، ئەمە بەرامبەر خوایەکی تاگوتەنیا ئەم شتانە دەکرێت. بەڵام هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا ئاین لە بنەڕەتدا بۆ خۆی ئاین یعنی بەرنامە، ینی بەرنامەی هەموو ئاینەکان ئەوهایە بۆ ڕێکخستنی کۆمەلگایە، بۆی لە کۆمەلگایەکی هەڵەشەی لابەلای ڕێونکەر بکەوێتە سەر کۆمەڵگەیەکی پێکەوەی هەڵکەوتووی ڕێگرەبەر یاخود ڕاستە ڕێگرتەبەر. بۆیە بەڕاستی کاریگەری ئاین لە باخچەی ساوایان نەک تەنها لە قۆناغی بنەڕەتیش کاریگەریەکی زۆر جوان دروستەکە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ. لەناو پرۆگرامی خوێندنیشە ئەوەی کە ئێمە بینیومان و بەرچاومان کەوتووە تا ڕادێکی زۆر ناتوانین بڵین 100% چونکە شتەکان بە شێوازەنین، هەرچەندە گلەی زۆریش دەکرێت لەسەر بابەتی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە قۆناغەکانی خوێندن و لابردنی هەندێک شت و هێنانی هەندێک شتی تر، بەڵام بە گشتی تا ڕادێکی زۆر پەروەردەی ئیسلامی لە قۆناغەکانی خوێندنە پیشاندانی جوانترین ئاکارەکانی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلاتی وەسسەلام و پێغەمبەری خۆشمان سەلات و سەلامی خوای لەسەر بێت، و پیشاندانی حەقیقەتی ڕاستەقینەی دینە. بۆ نمونە کاتێکە لە بازنی یەکەم منداڵان فێری ئەوە دەکرێن کە ڕازگۆ بن، فێری وەکە دەکرێن کە نیشتیمانیان خۆش بێ، فێری ئەوە دەکرێن کە هەموو ئەو شتانی کە هەیە بەرامبەر بە دایک و باوک و ئەرکجێ بەجێ بکەن و بە فەرمانیشی بزان لەسەر شانی خۆیان. ئەمانە هەمووی حەقیقەتی پیشاندانی ئاینی پیرۆزی ئیسلامە. ئیتر مەرجنی ئەم منداڵە بە ئاەتێک یاخود بە فەرمودەیەک بە زمانی عەرەبی کە تۆزێک بەلایەوە قورس بێ فێر بکرێ. خۆ ئەگەر فێریش بکرێ باشتر، بەڵام ئەگەر نەتوانرا کێشەیەک دروست نابێت. بۆیە پرۆگرامەکانی خوێندن تا ڕادەیەک لەگەڵ پەروەردەی ئیسلامی لەگەڵ بابەتەکە گونجاوە تا ڕادێکی زۆر، بەڵام دەکرێت کاری باشتریی تیا بکرێ، ئەویش بەجێ دێڵین بۆ پسپۆڕانی بوارەکە خۆیان. مامۆستا ئاین وەک هۆکارێک بۆ ترساندنی منداڵ و خەفەکردنی ئەو پرسیارانەی هەیەی دامرکانەوەی ئەو خولیانەی هەیەی، یاخود ئاین بۆ جوانترکردنی ژیانی منداڵەکە و بۆ ڕۆشنکردنی داهاتووی ئەو منداڵە لە منهەج و پرۆگرامەکانی خوێندندا هەستی پێ دەکرێت کامیان زیاتر؟ وڵی مامۆستای بەڕێز، ئاین یەک شت هەیە بێ مامۆستانی بە تایبەتی ئەوانی کەوانەی ئاین دەڵێنەوە باش بیزانن. ئاین بۆ خۆشەویستیە، بۆ دروستکردنی بنەمایە، بۆ ڕێزگرتنە، بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیە، بۆ دروستکردنی خێزانی بەختەوەرە. ینی ئەگەر ئێمە لە سەرەتاوە بۆ نمونە تاوەکو ئێستاش لە بەشێک لە مزگەوتەکانە خاصەتەن لە مانگی ڕەمەزانەدا منداڵان دەکرێنە دواوە یاخود دەکرێنە دەرەوە هەندێک جار لەبەر خاتریەوەی خورمایەک، باقلاوایەک، لوقمە قازیەک، شیرینێک، هەر شتێکی تر لەو بابەتانە بخوات.
ئەگەر ئێمە بێت و ئاینەکەمان بەم شێوازە پیشانی قوتابی خوێندکارەکانماندا بڕوا بکە گرفتمان دروست کردو لەوانەی ئاینیشدا. ئەگەر بە پێچەوانەوە من جارێک دیمەنێکی جوانم بینی مامۆستایەک بۆ یەکێک لە مزگەوتە زۆر گەورەکانی وڵاتی تورکیا قوتابیەکانی بردبوو وەکو سەفرێکی علمی بووەوێ لە ناو مزگەوتەکە طبعاً مەسافەکەی زۆر گەورە بوو دیار بوو لە مزگەوتی جەلیل خەیاتی خۆشمان لە شاری هەولێر گەورەترە بوو. منداڵەکان وای ڕاهێنابوون لەگەڵ مەلای مزگەوتەکەشا مەلای مزگەوتەکەش دیار بوو کەسێکی تێگەیشتوو بوو لە بابەتی دین پێش بڕکێ بکەن بزان چیە لەم سەری مزگەوتەکە گاتە ئەو سەری مزگەوتەکە و زاد چێ دوای ئەتوانێت بە تەقلە بگەڕێتەوە بەو شێوازە ینی خۆشەویستیەک بۆ چە و کەش و هەوای مزگەوتەکە دروست بکەن. ئەمە لای ئێمە شتێکی زۆر قبول نەکراوە بە تایبەتی لای بەتەمەنەکانمانەوە لە کاتێکدا خۆی ئەسڵی دینوانیە. ئێمە ئەزانین کە 500 سەلەم منداڵی پەروەردە کرد بەوەی کاتێک کە نەوەکانی خۆی کە گریاون لە کاتی خوتبە لەسەر مینبەردا بەزیوەتە خوارەوە کردوونێتێ باوش و بردوونێتێ سەر مینبەر. ئەمە لای ئێمە لەوانەیە شتێکی هەر نامەعقول و قبول نەکراو بێ لە ئەسڵی شاخۆی دینوانیە. دین بەڕاستیەوەی من لی تێگەشتوم بۆ خۆشەویستیە. بۆیە ناکرێ ئەو مامۆستایانەش کە وانەبێژی پەروەردەی ئیسلامین مەسلەی ترس و جەهەنەم و ناخۆشیەکانی زانم ئەمانە لە مشکی مناڵێکا دروست بکەن لە کاتێکا کە تەکلیفی لەسەر نییە واتەمە بەسمەوەی کە تەکلیفی لەسەر نییە هێشتا تەمەنی نەگەشتۆتە حەدی بلوغ کە ئەمە نەبێ تر تۆ بۆ ئایلێکی نەخێرۆرە فێری مەحەبەتی بکە بزانم دینە ئێمە چ خۆشەویستێکی تێدایە چ ڕێزێکی تێدایە چ پایەکی جوانی تێدایە چ جوانێکمان لە ناو کۆمەڵگە لە ناو خێزانە پێنیشانەدا بۆ ئێمە ئیشمان لەسەر ئەمەیە دەبێ ئەمە بکەین وەکو مامۆستایان بە تایبەتی ئەوانەی کە وانەی ئاینەڵێن. مامۆستا هەمووان زانین کە ئێستا گەیاندنی زانیاریەکان و ڕووداوەکان پێویستی تەنانەت بە چرکەیەکیش نییە لە ئان و ساتدا هەموو شتێک دەبیندرێ و دەبیسترێ یعنی ئەو هەموو هۆکاری پەروەردەکردن و هۆکاری بەلا ڕێدابردننی کۆمەلگا بەگشتی منداڵانیش کاریگەریان زیاتر لەسەر دەبێ چ ڕۆڵێک بۆ مامۆستا دەهێڵێتەوە کە مامۆستایەک لەوانەیەکی 35 خولەکیدا کە لەوانەیە هەموو کاتی شیکردنەوەی وانە ئاینەکە 20-25 خولەک بێ لە هەفتەیەکدا 25 خولەک یان 25 خولەکی چ کاریگەری دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵێک کە دواتر بەدەیان کاژمێر لە دیار هەموو ئەو بابەتە ئاینیانە ئەو بابەتە کۆمەڵایەتیانە ئەو هۆکارانەی کە ئاراستەی دەکەن بۆ شتانێک کە لەوانەیە لە کۆمەڵگاندا تەندروست بێ دروست بێ بەڵام خۆی لە خۆیدا ئەوە بەرنامە و پرۆگرامی وەزارەتی پەروەردە نییە. بەڵێ مامۆستای ڕێزێک شتێ ئێمە گرنگە بیزانین ئەگەر تێبینی بکرێت لە هەفتەیەکدا یەک ڕۆژ کۆبوونەوەی مسلمانان هەیە کە پێوترێت خوتبە ئەوەش ئەکەوێتە ڕۆژی جومعەوە واتە ئێمە ئەوانی کە مسلمانان و پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ڕۆژانی جومعە دەچنە خوتبە لە خوتبەدا گوێ لە مامۆستای ئاینی دەگرن بۆ ماوەی 20 خولەک لە ماوەی 20 خولەکەدا ئەو مامۆستا ئاینیە دەتوانێت باشترین پەیام جوانترین پەیام بگەێنێت و دوای ئەوەش ئەم پەیامە لە ڕێگەی ئەو کەسەی کە بەشداری خوتبەکەی کردووە بگوازرێتەوە بۆ ناو ئەندامانی خێزانەکە. ئەگەر مامۆستایەکی ئاینی بەم شێوازە بێ ئەی مامۆستایەکی قوتابخانە ڕۆڵی چی ئەبێ لە هەفتەیەکدا کە دوو بە شەوانەی هەیە یاخود هەندێک جار بە شەوانەیەکی هەیە لە هەندێک قۆناغەکانی تر یاخود لە هەندێک بازنەکانی تر بەوەی کە ئەو 40 دقەیە یاخود ئەو 35 دقەیە کە ئەو دەرسی هەیە بتوانێت ئەو پەیامە بگەێنێ. ئەمە ئەگەڕێتەوە سەر توانای مامۆستایەکە سەر ئەدای مامۆستایەکە. بۆیە من دایمەن پێشنیازم کردووەوانی کە وانی ئاینەڵێنەوە کەسانێک من دووشت بزانن یەکەم بزانن قورئان بخوێننەوە چونکە کە زانیان قورئان بخوێننەوە ئەو کاتە تا ڕادێکی زۆر لە تەفسیر و واتاکەشی تێدەگەن. دووهەمیش عەرەبی بزانن بۆی کە یعنی ئێمە بمانە و نەمانەوێت ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان بە عەرەبی داوەزیوە. ئەگەر عەرەبیان زانی هەروەکو چۆن ئێستا منداڵەکانمان ئێمە بە شێوازێکی گشتی ئینگلیزیەکی باش دەزانن ئەگەر فێر کران ئەوانە عەرەبیش بزانن وە مامۆستایەکە خۆیشی فێر کردبوو کە عەرەبیش بزانێ ئەو کاتە ئەتوانێت حەقیقەتی پەیامە ئاینیەکە بگەینێ بە گشت قوتابیەکانی. ئێستا بۆ نمونە ئێمە زۆر جار فێر کراوین مەثەلەن
لە ئاەتی وەضریبوهن فی المەضاجع تاکو کۆتای ئاەتەکە باز لە لێدانی ئافرەتەکە کە لیان بدەن. مامۆستایانی ئاینی هەندێکیان دەڵێن بە فەقییانەکان وەختۆی فەقییانیان بەستووە بەوە لی بدە، هەندێکتر ئەڵێنە خێر بە سیواگ لی بدە، ئەمانی کە تۆزێ مۆدێرنتن ئەڵێن بە بالیف لی بدە. باشە من پرسیارێکم کرد لە کۆمەڵێک مامۆستای ئاینی وتم 11 خێزانی هەبووە نویان بە بەردەوامی لەگەڵی بووە وتیان وایە، وتم ئەو ئاەتە لەکوێ تەطبیقی کردووە لەسەر چ ژنێکی تەطبیقی کردووە کە لیداوە. تۆزێک بیانویان هێنایە وتم ئەی بووە نەڵین شتەکە جوان ئاینەکە بە جوانتر پیشان بدەین بڵین کاکە مە مەسەلەی ئیضرابە واتە ئەگەر خێزانەکەت سەر پێچی لەگەڵاکردی مانی لێ بگرە و مەچۆرە لای وتەوە. وتم بۆ شتە جوانەکانی پیشان نەدەین بۆ ئیلا توند و تیژی و ڕقی و ئەو شتانی تر پیشان بدەین. یعنی خۆ دەکرێ مامۆستای ئاینی ئەگەر تێگەیشت لە ئاەتەکە تێگەیشت لە فەرمودەکە بە جوانی بۆیان باز بکات. بەڵام ئەگەر مامۆستا خۆی کێشەی هەبوو یاخود وەکو لە کۆڵکردنەوەیەک بەڕێوەبەری قوتابخانەکە بابەتی بڵین وانەی ئاین بداتە مامۆستایە کە ئەسڵەن نەزانێ ئاەتەکان بسوێنێتەوە بێگومان ئەلێرەدا گرفت دروستە بێ کێشە دروستە بێ لە گەیاندنی پەیامە ئاینێکەش. مامۆستا گەیاندنی پەیامەکان بێگومان جیاوازی هەیە لە کەسایەتێکی ئاینی بۆ کەسایەتر تەنانەت لە مامۆستایەکی پەروەردەکاری ناوەندەکانی خوێندن بۆ مامۆستایەتر کە خۆی لە خۆیدا ئاین بەو شێوازەیە تەفسیر و شیکردنەوەکان جیاوازن. ئەوە لەوان بۆ کەسێکی گەورە تاڕادەیەک ئاسایی بێ بە تێکەیشتی خۆی بە عەقڵی خۆی بە ڕابردووی خۆی بە ئەزموونی خۆی کامەیان گونجاوە کامەیان زیاتر لە شەریعەت نزیکترە ئەویان هەڵدەبژێرە. بەڵام بۆ منداڵێک کە ئەوەی دەگوترێ ئەو جێبەجێ دەکا ئەوەی دەگوترێ ئەوی لە لاڕاستە لەوانەیە کامیان زووتر دەگا ئەویان ببێتە بەشێک لە کەسایەتی و باگراوندێکی سەقافی فکری کە دوزار لە پێی گۆش دەکرێت و گەورە دەکرێت. لە قوتابخانە شێوازێک زۆرێک لە خوێندنەوە هەیە بۆ ئاەتەکان بۆ فەرمودەکان لە ماڵەوە بە شێوازیشترە لە مۆبایلەکەی خۆی یان ئیدایک و باوکی یان تەنانەت لە خودبە و لە مزگەوتەکانیش شێوازترە. یعنی منداڵ زۆرێک لە تووشی سەر لێ شێوان نابێیان دوجار وا نابێت کە ئەوەی یەکەم زاروەری گرتو زۆر زاریش منداڵ حەزی لە زۆرێک لە حەماسەت و دەنجی بەرز و زۆرێک لەو شێوازانەیە کە تون و تیژی تێدای بە تایبەتی بەشێک لە منداڵان. بڵێ مامۆستای بەڕێزی قاعیدە هەیە زۆر گرنگە. ئێمە لە قۆناغی بنەڕەتی سێ بازنەی خوێندنمانەیە، بازنەی یەکەم دووەم سێم. بازنەی یەکەم و دووەم بەپێی فەرمودە پێ سەلمە فەرمێ یاریان لەگەڵا بکەن قسەی خۆشیان لەگەڵا بکەن. لە بازنەی سێمە کە تەمەنەکەی بێتە هەرزەکار ئەو کاتە فەرمێ برادەرێتی و ئامۆژگاری لەگەڵا بکە. باشە بازنەی یەکەم و دووەم تۆ چۆنچۆنی لە وانێکی پەروەردەی ئاینە یاری لەگەڵ منداڵەکە ئاکەی. ئێمە گرفتمان لەوایە کاتێک کە بۆ نمونە من ئەگەر دانیشم بۆ منداڵەکانی خۆم کە خۆم کەسێکی ملتەزیم بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە پێیان بڵێم ئەگەر نوێژ نەکەن ئەچنە جەهەنەم. ئەی بۆ پێیان نەڵێم ئەگەر نوێژ بکەن لە بەهەش هەمووان پێکەوە بین. ینی خۆ هەمان قسەیە وەکۆی کە وتیان لە جەیەک پاشایەک خەوی بینی بوو لە خەویە هەموو دانەکانی دەمی کەوت بوو ئەوانەی کە خەولێک دەرەوەن لە وڵاتێکی خۆی کۆی کردنەوە هەمویان وتیان وەڵا قوربانجان بەداخەوە مەرگی هەموو خسمانت دەبینی هەمویانی خستە سزنەوە چون لە شوێنێکی تر گەڕان بزان کەسێک بتوانێت خەوەکەی لێک بداتەوە کەسێک تریان بینێ وتی ئەو خەوە زۆر ئاسانە هێنانە بەردەمی پاشا بەردەمی مەلیک وتی وەڵا قوربانجان خوای گەورە دەست بە باڵاتەوە بگرێزە نابێت تەمەنت لە تەمەنی هەموو خزمەکانت درێژترە بێت. خۆ هەمان قسەیە بەڵام حیکمەتی لە قسەکانی خۆیان بەکارێنا. خۆی مازین خوای گەورە ئێمەی دروست کردووە لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن و عەمەلا بەڵام ئەمە بۆ تەمەنی سەر و باڵغ بوونە. بەڵام بۆ بازنەی یەکەم و دووەم تۆ ئەبێ فێری بکەیت کە خوای گەورە تۆی لە دایکت و باوکت خۆشتوێ ئێستا دایکت کە ناچێتە خواردنی بۆ نەکردووی جلت بۆ ناشوە حازرت ناکە پارت ناداتێ خوا ئەوە یەک بەشە داوێتی بە دایکت لە 99 لە دایکت توی زیاتر خۆشترەوێ. دەوەرە ئەم خۆشەویستە فێری ئەم قوتابیە بکە بزانە و قوتابیە خۆشەویستی بۆ خوای خۆی چۆن نەبێ بزانە چۆن ئەکەوێتە ژێر کاریگەری پەیامە خواییەکانی خۆی بزانە چۆن لە ناو ژیانی خۆیان پراکتیزەیەکە. بۆیە ئێمە ئیشمان ئەبێ لەسەر ئەمە بێ ئەبێ پەروەردەکردنەکان بگۆڕین لە خیتابەوە لە تەڵقینەوە بۆ ئاراستەکردن بۆ فێرکردن. بەڕاستی ئەگەر مامۆستا چووە پۆلەوە
40 دقه دەرسی هەبوو 35 دقه بەس ها قسەی کە تەڵقینیدا قوتابیش مێشکێشێ ئێمە خۆمان کاتینە خوتبەی مامۆستاوە ئەگەر خوتبەکەی 20 دقه زیاتری پێ بچێ هەندێکمانەوە سەیری سەعاتەکەین و هەندێکشمانەوە باوێشکەینەوە بەرامبەر یعنی ها خوتبەکە درێژ بوو ئەو منداڵە لەکوێ تااقەتی 40 دقه دابنیشێت تۆ بەس تەڵقینی بۆ بدەیت بۆیە ئەکرێ بە یاریکردن ئەکرێ بە گروپسازی دەکرێت بە شێوازە تازەکان ئێمە بوانەی پەروەردەی ئیسلامی بۆ منداڵانە بڵێنەوە و جوانترین کللتوری ئاینی خۆشمانیان فێر بکەین. مامۆستا ئەو مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن وانە دەڵێنەوە بەشێکیان هیچ کە پسپۆرێتیشیان نییە و بەهۆی کەمی میلاک و ناقسی میلاکات شتووە شوێنی ئەوان دەگرنەوە بەڵام ئەوانەی کە دەرچووی ئەو بەشن لە دەرچوونی تا کۆتایی تەمەنی هیچ خول و هیچ شتێکەیە کە ڕێنمایی تازەتر و شێوازی تازەتر لەوانەوتنەوە فێر بن بۆی منداڵان بخوازانین گۆڕانکاریەکان ئەوەندە خێران لەوانەیە لە چەند ساڵێک کە زیرێک تەخەڕوز دەکا کە جیلێشتر پێویستی بە گۆڕانکاری لە منهاج لە شێوازی وانەوتنەوە لە شێوازی ئاراستەکردن دەربڕینەکان ینی بە بەردەوامی وەکووانەکانی تر خول هەیە بۆ مامۆستایانی پەروەردەی ئیسلامیش خۆی ئێستا ئەوەی کە وەزارەتی پەروەردە کردوێتی خولەکانی نەهێشتووە لە ڕێی بەڕێوەبەرایەتی مەشق ڕاهێنان هەمووی کردووە بە ڕاهێنان لە ناو ناوەندەکانی خوێندن ئەمە کارێکی تا ڕادەیەک زۆر باشە هەرچەندە بەڕاستی باوەشێکی فراوانی بۆ نەکراوەتەوە چونکە هەموو پرۆژەیە کە یەکەمین جار ئەکەوێتە کار تۆزێک دژایەتی ئەکرێت تاکو دوای ئەکەوێتە سەر سکەی خۆی بەڵام بەگشتی مامۆستای بەڕێز ئەگەر بەپی ئەو میتۆدانی کە لە قوتابخانەکانە ئەوترێتەوە وانەی ئاین بوترێتەوە وانەی ئاین ئەبێ بە یەکێک لەوانە زۆر خۆشەویستەکانی لای قوتابیان و خوێندکاران چکە وانەی ئاین بۆ نمونە ئەگەر بەپی میتۆدی نەخشەی بیرکردنەوە مامۆستایان بۆ قوتابیەکانی خۆی شەرح بکات واز لە ڕێگە کۆنەکە بێنێ یەڵە تۆ بیخوێنەرە و تۆش بیخوێنەرەوە تۆش بیخوێنەرەوە خۆشی بەغەڵت بیخوێنێتەوە هەمووی بەغەڵت بڕوات ئەمە فێر نابێ ینی یەک لەو شتانی کە من تێبینیم کە جارێک مشاهدەی مامۆستایەکم کرد لە سوورەتی ئەلتەکاثور کاتێک کە دەیخوێندەوە قوتابەکان هەمووی ئابم شازە ئەوە تاو ئێمە مامۆستاش دەستخۆش ئافرین چەپڵێکی بۆ لێدەن نەخێر وتیش بەڕاستی منیش پێم خۆش بوو قوتابێک بەشداری بکەم وتم مامۆستا دەسم بەرز کردەوە فەرمویان لێ کردم بەشداریمان کرد ئێمە وەکو خۆی خوێنمانەوە ینی ئەگەر ئیجازە بێ یەک دوو ئاەتێکی ڵێ بەم شێوازە وتم بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون تاكو تاي آياتك بروابك ما مصاي بالرز قتابي كان يكتشبلي زوزور قايميان بو من ليدا يعني ك بيان خوش بوليها وركانيشان زياتر دواي ما مساك خوي وتي والله ما وصا من هەرچەندە خریزی ئەم بەشەشم بەڵام تەجویدم نەخوێندووە وتمەوە سەخۆ منیش تەجویدم نەخوێندووە بەڵام خۆ ناکرێ خۆمان فێر نەکەین ئێمە ڕۆژانە مامۆستای بەڕێز لای کەم 2 ساعت 3 ساعت ئەم مۆبایلەمان بەدەستەوەی کاتە مامۆستا هەڵەکە لەکوێ هەڵەکە لە لای خۆمانە خۆمان پەروەردە ناکەین وەکو مامۆستایان وەکو وەزارەت وەکو نەخێر ئەزانی چۆن ئوستازی بەڕێز ئەوەی کە وەزارەت لە سەرێتی من تەعینەکە وەکو مامۆستا باشە بۆ نمونە من مامۆستای کوردیم ئیتر کە منی تاعین کرد وەکو مامۆستای کوردی دوایی من ئەچم لە پۆلینۆ مەثەڵەن شعرێکمانەیە بە ناوی بەخشندە من ئەم شعرە بە قوتابیان دەڵێم و پێشیان دەڵێم کە واجبە لەبەری بکەن ئەلێرەدا سەیری ئەم تێبینیە بکە مامۆستا من خۆم چوومەتە مشاهدەی مامۆستا بینیومە لە کۆی 30 قوتابی 6 قوتابی دەستی بەرز کردوەوە کە لەبەریان کردووە هەستاوە یەکسەراوە ئەبێ بەخشندە من کەسکە لە ڕاستی میچەخۆری خۆی سوورە هەی سەرفری تاو باشە بە نیوەشی بە غەڵەتی پرسیارم کردو مناسبەی ئەم شعرە چییە بۆ چێ وتراوە هۆکاری وتنەکەی چییە چێ لە ماناکەی تێدەگا هیچ تەنها ئەوازان شعری پیرەمێردە و بە ناوی بەخشندەیە و ئەوەندە دێڕۆ لە بەرکردنەوە و تەواو بەڵام ئەگەر من فێرم کردن کە ئەمە شعرێکی پیرەمێردە وەختی خۆی بۆ شێخ مەحموودی نووسیوە چووکە وەختی خۆی تۆزێک مەوزوعی دژایەتی خەڵکانێکی ڕۆشنبیر و مثەقەف کراوە و ئەوی ژێشێک بۆ لەوانەی سۆتە ئەستەمبوڵ و دوای لەوێ کولەی حقوقی خوێندووە و لەوێ توانیوێتی ببێتە قایم قامی هەکاری و زۆر زیرەک بۆ کردویانە بە محافظی ئەماسیا و دوای شعرەکەشان بۆ باسکەم ئەو جار نمونەش بێنمەوە چەند جوانە ئینسان لەگەڵ
قسەی خۆیان نمونەیەک بێنێتەوە. بۆ نمونە کەوتومانە ئەبێ بەخشندە ملکەچکە لە ڕاستی موچە خۆری خۆی، یعنی ئاوا بە زمانی جەستە شتێگەێنم، ئەبێ ملکەچکە لە ڕانی گوێ بگرێ بۆ خەڵکەکەی خوار خۆی. ئەوزان نمونونەکە چیە؟ سوراحی سەر فرو دێنێ لە بۆ پیاڵەکە تێکا بۆی، سوراحی بەو گەورەی خۆی سەریدا ئەنەوێنێ بۆ پیاڵە بچووکە کە تێکا بۆی، واتە تۆ کە گەورەی هەر وەکو سوراحەکە بکە بۆمان زاکاڵێ کە ئاوداری لە سەر ڕاگرتووە هان داربخینە ئاو نقم نابێ ئەیزانێت چیتیە چییە مەسەلا نمونەی بۆێنێتەوە ئەڵێ لە لای نەنگە هەولێری قەتیمەیانود نەنگانی عیبە ئەڵێ لە لای نەنگە پەروەردەی نقم کا گەورەی وای عنی سی ینی دار بەچی گەورە بێ ماوەسای بەڕێز بە ئاو ئەڵێ پێ عیبە و دارەکە خۆی پەروەردەی کردو خۆی ئاوەکێ بیخاتە بن خۆی نقمی بکە گەورەی وای ئەڵێ تۆش ئەگەر گەورەی ئێمە لەسەر سەری خۆت ڕابگرە کاکە. بۆیە ئەگەر ئێمە توانیمان بەم زمانە خۆمان پەروەردە بکەین دەتوانین، ئەگەر نەمانتوانین ناتوانین. کێشە و گرفتی ئێمە ماوەسای بەڕێز بەگشتی ئەزین چییە؟ ئەوەیە کە تاک دەوڵاتانی شەرق بەگشتی و لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی لە ساڵێکە ئامارێک کراوە 6 دقە ئەخوێنێتەوە، بەڵام لە وڵاتانی ئەوروپا ئامارێک کراوە 200 دقە ئەخوێنێتەوە. ئەم مۆبایلەکە دروست کراوە خۆ بە وەحی نەهاتووە، وانە ئیلا بە خوێندنەوە و بە هەندێک بابەتی فیزایی و ئەو بابەتانی کە لە ناو خوێن و پەنجە و بەسمێ و چی و تا دوایی ئێمە کە هات هەر وەکو خۆشی وەرمانگر ناومانە مۆبایل، یعنی ئێمە کەسێکمان نەبوو ناویشی بۆ دابنێ ئەو نەبێ ینی ئەرزشین لەو بابەتانەیە. لە کاتێک عەرەب کە بۆی هات ناوینە ئەلجەوال، فارس کە بۆی هات ناوینە گوشی، بەزم هەر بە مۆبایل وەرمانگرت. مامۆسایما لۆ کێشەمان لە مەسەڵی زاراوەکان بە تایبەتی ئەو کەرستە نوێیانەی ئەو دەستەواژە و چەمکانەی دێنە ناو کۆمەلگا بەگشتی بەهۆی پێشکەوتنخانەوەیانی ئێمە بەڕاستی لەوە زۆر تەمبەڵین، ینی بۆ هەر شتێک ناوێکی کوردانەمان نییە. ئەوەی کە لە ڕابردوودا هەبووەوە شتێشترە. مامۆسا باست لەو شعرە کرد کەواتە مامۆسا دەتوانێت لە ڕێی هۆندراوەیەکەوە هەم پەیامی ئاینی بگەێنێ وەکو تەبای و یەکخۆشویستن و هاوکاریکردن، هەم پەیامی ئەدەبی بگەێنێت لەوەی کە دەقێکی واجوان لە کەسایەتێکی وابەرز، هەم پەیامێکی مێژویی بگەێنێ. یعنی ئێمە دەتوانین لە هەر بابەتێکدا بێ ئەو پەیامە جوانانەی کە لە ئایندا هەیە لە ئاین ئیسلامدا هەیە بیگەێنین. مارز نییە تۆ لەوانەی پەروەردەی ئاین دەتوانین لە وەرزشدا ئەو ڕۆحە هاوکاریە و بێگ ڕاگەیشتن و یارمەتیدانی یەکتر بکەیە زۆرێک لە پەروەردەکردنی منداڵەکە کە بیبەستیوە بە دەقێکی ئاینی بە فەرمودەیەک. خۆی وەکوتم ماوەسای بەڕێز ئاین بەرنامەیە، ئینسانیش کە بەرنامەی بۆ ماڵی خۆی دانا بۆ هەموو شتەکان دایانێ. ئەگەر خوایەک بەرنامەیەک بۆ دروستکراوەکانی خۆی کە ئێمەی مرۆڤن دایبنێ بێت چۆن دایبنێ خوش بێت حتمما بەرنامێکی زۆر متەکامل و ڕێکپێکدانێ. بەڵام ئەوەی کە گرنگە چۆن ئێمە کە لە پەیامەکە تێگەیشتوین منداڵەکان فێر بکەین. من یەک نمونەت بۆ جێرمەوە ئەوەی کە ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد لە ژیانی خۆمان تەطبیق کراوە بەرجەستە بووە. پێشەوەی بچمە قوتابخانە باوکم منی خستووەتە حوجرە دەرسم خوێندووە، لەوێ سرودێک فێرکراین. ئێستش لە یادمە سرودەکاڵێ من ڕۆڵەی موسڵمانم خاوەندین و ئیمانم قورئانە پێشەوامە هەست و بیر و بڕوامە. ئوستازی بەڕێز ئەگەر ئەم ئاینە ئەبم سرودە خۆشە بەم دەنگە خۆشە بەم نەمەتە خۆشە فێری منداڵەکانمان بکەین بڕوا بکە خەڵکەکەشی نابێ بەو گەنجانەی کە ڕێزم هەیە بۆ بەشێکیان ئەها سەعات دوی شەو بە ماتۆڕێکەوە دەنگی زۆزەکەشی تڕاندووە دەنگێکی زۆر ناخۆشی لە کۆڵانەکە لێڵەسێنێ نابێ بەو گەنجەی کە دانیشێ بڵێ وەڵام من 5,000 قەرز کردووە داومە بە نێرگەلە خۆی بکوژێت. نابێ بەو گەنجەی کە خۆی بدۆڕێنێت، دەبێ بەو گەنجەی کە ئیتر شایستەی ئەوە بێ لە داهاتووە بخینە سەر سفرەی ماڵەکەی خۆمان. مامۆسا لە کۆتایی وەرنامەکە نزیک دەبینەوە دەمەوێت دوابسیار پرسیاری ئەوە بکەم ڕێنمایی چییە بۆ خێزان کە خێزانێکی بەختەوەر دروستکەن بە تایبەتی ڕۆحی بەزەیبوون و یارمەتیدان و هاوکاری لە منداڵەکانیان دابچێنن و مامۆستایە کە لەوانەکانی قوتابخانەدا بە کۆی گشتیوانەکان تۆوی تەبایی و خۆشویستن و ئارامبوونەوەی قوتابیەکان لە قوتابخانەدا بچێنێ. ینی ئێستا بخۆمان زانین بەڕاستی بەشی هەر زۆری قوتابخانەکان فەوزایە بە
بە تایبەتی لە کاتی پشوەکاندا ینی هیچ ئارامیش دەدانێت تەنانەت قوتابی لە هاتنە دەرەوە لە قوتابخانە لە چوونەوە ماڵ لە ڕێگاوبان ینی ئارام نییە چۆن بتوانین لە ڕێگای ئاینەوە ئارامی بە دەرونی منداڵەکان بەخشین. لە سەرەتای هەموو زەواجە کاتێککە مەلا بڵین ژن و پیاوێک لە یەکتر ماراکە ئەفەرمێ جەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە الله ئەعلەم ببورن مەوەدە و ڕەحمە هەردووکی ئەو پەڕی حەلیمی و نەرمینیانی و جوانیە کە خوای گەورەی خاتە نێوان ئەم ژن و پیاوە. ئەگەر ئەم سۆز و بەزەی و حەلیمی و نەرمی و جوانی لە نێوانیانە دروست کرد ئەبێ ئەمە پەخش بکەن بۆ ناو مناڵەکانی خۆیان. کاتێک کە پەخشیان کرد لە سەرەتای فێربوونی زمانگرتنی ئەو منداڵەوە ئیتر دەتوانێت چکە بەشێک لە پەروەردە لە 125 لە ماڵەوەیە لە 175 لە دەرەوەی کۆمەڵگە بەپێی هەندێک لە تیۆرەکانی توێژەرانی دەرووناسی کۆمەڵناسی ئەوانە ئەوان وا دەڵێن من نازانم بەم شێوازەیە ئەگەر ئێمە توانیمان ئەم لە 125 بەڕێکی بگوازینەوە وەکو خۆی بۆ ناو قوتابخانەکان لە قوتابخانەکانیش مامۆستا لای کەم لەو لە 175 لە 150 لە ناو قوتابی خوێندکارەکانیانە بەرجەستە بکەن دڵنیا بە مامۆستای بەڕێز کاریگەری زۆر باشی لەسرە بێ بۆی کە ئەو قوتابیە تەنانەت لە کاتی دەرسی وەرزشی پۆلەکەی خۆیدا کاتێکە قوتابیەکی تر هەڵەیەک دەکا بەرامبەر بە قوتابێکی تر بە سۆز و بەزەی و خۆشەویستی و بکەوێتە نێوانیانەوە و گرفتەکەشیان چارەسەر بکات. یعنی نێڵێت کە تونند و تیژێکیش لە کاتی وانی وەرزشیشدا ڕوودات. بۆیە پەروەردەی ئاین بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام لە هەموو ئاینەکانە طبعا ئێمە هاوڕێی مەسیحیمان هەیە هاوڕێی یەزیدیمان هەیە هی ئاینەکانی ترمانەیە بەگشتی و من ڕێز و خۆشەویستیشم لێرەوە بۆیان هەیە چکە خۆشیان ئەزانەوانی کە من ئەناسن تا چەندێک لەگەڵیانە وەکو برابووم لەگەڵیانە. ئاین دەبێ بگوازرێتەوە بەڕوە ڕاستەقینەکەی خۆی کە خۆشەویستیە کە تەباییە کە پێکەوە ژیانە کە برایەتیە کە ڕێزگرتنی تاکە کە ڕێزگرتنی شخصیاتە کە ڕێزگرتنی بیر و باوەڕە. ئەگەر مامۆستا توانی ئەمە بۆ خۆی لە ناو قوتابەکانی خۆیان جێ بکاتەوە ڕێزی بیر و باوەڕی هەمویانی گرت ئەو کاتە ئەمە خۆی ئۆتۆماتیکی دەگوازرێتەوە بۆ کۆمەڵگە. بەڵام ئەگەر نەگوازرایەوە ئەو فۆزایە دروستە بێ لەوەی کە جەنابەت باسەکەی کاتێک کە قوتابی لە قوتابخانە داوامی تەواو بێت ئەڵێ بەربووین واتە لە سجن بەربووین. هیوادارم پەیامەکەمان گەیشت بێت. خوای گەورەی ئێوەش مۆفەق کات سەرکەوتوو بن کەناڵی پەروەردەیی لە پەروەردەکردنی تاک بەردەوام بن. هیوادارین کە ئەم کەناڵەتان زیاتر و زیاتر بەرەو پێش بچێ ئاوڕی ڕاستەقینەی لێ بدرێتەوە هاوکاری زیاتری بکرێت چکە پەروەردە بنەمای سەرەکی پێشکەوتنی وڵاتە لە هەموو دنیا. دووبارە سپاس بۆ میوانداریتان. بەڕێزان و خۆشەویستانم ئەو ئەڵقەی بەرنامەی ئەزموونی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئیدریس محەممەد ڕاهێنەری پەروەردەیی بوو کە قسەمان کرد لەسەر پرۆگرامەکانی پەروەردەی ئیسلامی و کاریگەری لەسەر ڕەوشی منداڵان. تا ئەڵقەیەشی تر و تەورێشتر لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.